ڕۆژ یەکشەمە بە هەزاران کەس بە دەم بانگاوازەکەەوە چوون بۆ بەشداریکردن لە ڕێپەیوانە چیژنان لە لاس ڤێگس، بەڵام بە پێچەوانەی گردبوونەکانی شارەکانی دیکەی کۆتایی ئەم هەفتەیە ئەوەی لاس ڤێگس ناونرا هێزی دەنگدان بۆ دڵنیاکردنی ئەوەی کەوا دەنگدەران بە تایبەتی ژنان ئامادەن کە دەنگ بدەن لە هەڵبژاردنێکی گرنگ بۆ کۆنگرێس لە درنگانێکی ئەم ساڵ. ئێمە خەڵکێکی زۆریشمان هەیە هەرزوو ناویان تۆمار کردووە، بەڵام ڕەنگە لە بیریان نەبێت گواستویانەتەوە یا ناونیشانیان گۆڕیوە یاخود پارتیەکەی خۆیان گۆڕیوە. نەڤادا ویلایەتێکە کە دەنگدان تێیدا تایبەتە بە پارتیەک، جا بۆ ئەوەی لە هەڵبژارنە تایبەتیەکانماندا لە یەکی مانگی 6 بەشداری بکەیت دەبێت ئەوە دڵنیا بکەیت کەوا لە پارتیەکی تایبەت تا ناویان تۆمار کردبێت. خۆپیشاندەران دەڵێن جگەل لە مافەکانی ژنان زۆر مەسەلەی دیکەیە لە مەترسیدان لە هەڵبژاردنەکانی داهاتوو وەک دابینکردنی بایەخی تەندروستی بە نرخێکی گونجاو و مافەکانی کەمینەکان و قانونەکانی کۆچکردن. دایان پۆڵینگ لە دەیتۆنەی ئۆهایۆ ڕۆشتووە لە خۆپیشاندانەکەی لاس ڤێگس بەشداری بکات. زۆر لە هاوڕێیەکانم هەرزوو ڕەوانی مەکسیکۆ کراون. من لەو کارە غەمبارم. هاوڕێیەکانم ڕەشن و ڕەفتاری خراپیان لەگەڵ کراوە و سەرۆک ترامپ ناتوانێت ئەوەمان لەگەڵدا بکات. ئێمە ڕێگا بەو کارە نادەین. ساڵی ڕابردوو ڕێپێوانی مەزن لە واشنگتن ڕوویاندا، ئەمەش ڕۆژێک پاش سوێند خواردنی دۆناڵد ترامپ بوو وەک 45 سەرۆکی ئەمریکا. زۆر لە ژنان پێیان وابوو هەڵسوکەوتی ترامپ بەرامبەر بە ژنان ڕانجێنەرە و سوور بوون کە ڕێگانەدەن بە ڕێوەبەرایەتەکەی کۆس بخاتە بەردەم ئازادیەکانیان. ڕێپێوانەکان لە دەرەوەی ئەمریکاش بڵاو بوونەوە و ئەم ساڵ خۆپیشاندەران لە شارە مەزنەکانی ئەوروپا بە لەندەنیشەوە ڕژانە سەر شەقامەکان. موچە یەکسان ئەوە ئامانجێکی مەزنەکەوە هێشتا خەباتی لە پێناودا دەکەین. ژمارەیەکی زۆر ژن هەن کەوا گوتیانە من دەست بەرداری کارەکەم دەبم چونکە ئەوە نابێت ڕووبدات. پێویستە ئێمە موچەی زیاتر بە ژنان بدەین. خۆپیشاندەرێک لە واشنگتن بە دەنجی ئەمریکای گوت خۆپیشاندانەکان ئاکامی باشیان هەیە. ئەومان بینی کەوا پاش ڕێپێوانەکەی ساڵی ڕابردوو زۆر لە ژنان بڕیاریاندا خۆیان بۆ پۆستەکان هەڵبژێرن و زۆرێک لە ژنان بردیانەوە. ئێمە ویلایەتی ئەلەبامامان وەرگرت کە بە لایەنگرانی کۆماریەکان ناسراوە، بەڵام بۆ لایەنگری دیموکراتەکان گۆڕیمان. پێم وایە زۆر لەوانە پەیوەندیان بە ئەم بزوتنەوەیە کە زیاتر لە 12 مانگە بەردەوامە. سیناتی ویلایەتی گرتوەکان یەک دموکراتی زیاد کرد کاتێک پاڵێوراوەکی کۆماری لە ئەلەباما لە هەڵبژاردنەکەی مانجی ڕابردوو بۆ کورسیەک دۆڕاندی. ئەو کۆمەڵانی کەوا شکستیان بە کۆماریەکاندا ژنان کەسانی گەنج و دەنگدەرانی ڕەش بوون.